ئەم هەفتەیە پارێزەری گشتی ناوچەی فۆڵتنی ویلایەتی جۆرجیا فانی وێلس چوارەم تومەتی دژی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکای ڕاگەیاند. ئەم جارایان تومەتەکانی پەیوەست بوو بە هەوڵی هەڵوەشاندنەوەی دۆڕانی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020 لە ویلایەتەدا بە جۆ بایدن کاندیدی ئەوسای دیموکراتەکان. ترامپ لە کۆبوونەوەی هەڵمەتێکی هەڵبژاردندا لە سەرەتای مانجی هەشت لە شاری مۆنتگۆمەری ویلایەتی ئەلاباما تومەتەکانی بە بێمانە ناوبرد و گوتی تەنها پشتگیریەکانی بۆ زیاد دەکەن. هەر جارێک تومەتبارکردن تۆمار دەکەن ئێمە زۆر پێش دەکەوین لە ڕاوەرگرتنە گشتەکاندا. پێویستمان بە تۆمارکردنی یەک تومەتی دیکەیە بۆ مسۆگەرکردنی ئەم هەڵبژاردنە. یەک تومەتی دیکە و کەس دەرفەتی نامێنێت. بە پێی راپرسێکی ئەسۆسیێتد پرێس لە ناوەندی توێژینەوەی کاروباری گشتی نۆراک کە پێش ڕاگەیاندنی تومەتەکانی جۆرجیا ئەنجام دراوە لە سەدا 74 کۆماریەکان دەڵێن لە مانجی 11 2024دا پشتگیری لە ترامپ دەکەن. بەڵام 53 لە سەتای سەرجەم ئەو ئەمریکیانەی کە بەشداریان لە راپرسیەکەدا کردووە دەڵێن بە دڵنیاییەوە پشتگیری لێ ناکەن و 11 لە سەتای دیکەش دەڵێن لەوانەیە پشتگیری نەکەن. هەروەها ترامپ لە واشنگتن، نیویۆرک و فلۆریدا ڕوبەڕووی تومەتبارکردن دەبێتەوە. شارەزایەک بە دەنجی ئەمریکای گوت ڕەنگە ئەمە بۆ زۆرینەی کاندیدەکان بە خراپ بشێتەوە، بەڵام مەرج نییە بۆ ترامپ خراپ بێت. بەلامەوە سیر نابێت ئەگەر ببینین دۆناڵد ترامپ ئەم پرۆسەیە بۆ بەرژەوەندی خۆی بقۆزێتەوە و هەوڵی بەکارهێنانی بدات بۆ ئەوە دەستهێنانی ڕووماڵی میدیایی زیاتر، چونکە لە زۆر ڕۆوە هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتیەکەی لەم حاڵەدا دادگاییکردنەکەیە لە ناوچەی فۆڵتن، دادگاییکردنەکەی لە شاری واشنگتن و دادگاییکردنەکانی دیکەش لە نیویۆرک و فلۆریدا. شارەزایەکی دیکە بە دەنجی ئەمریکای ڕاگەیاند نیگەرانە لەوەی زۆربەی ڕێبەرە کۆماریەکان نەیانتوانیوە ترامپ سەرکۆنە بکەن و خۆیانی لێ دوور بگرن لەمەر ئەو تومەتانەی کە هەوڵی گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2020 داوە. ئەگەر کۆماریەکان دۆناڵد ترامپ بکەن بە کاندیدی خۆیان بۆ سەرۆکایەتی وڵاتەکە دەکرێت هەموو شتێک ڕوو بدات، بە تایبەتی چونکە دیموکراتەکان کەسێکی تەمەن 82 ساڵیان دەبێت کە خۆی بۆ خولێکی دیکە کاندید دەکات. لەگەڵ ڕێزمدا بۆی و هیوادارم تا 100 ساڵ بژی. هەندێک لە ئەمریکیەکان دەڵێن تەمەن نیگرانیە بۆ هەردوو کاندیدی سەرەکی. بایدن تەمەنی 80 ساڵە و ترامپ تەمەنی 77 ساڵە. هەروەها مایک پێنس جێگری سەرۆکی پێشوو پێشەبرچێ بۆ کاندیدبوونی کۆماریەکان دەکات. دەڵێت ترامپ هەوڵی داوە ئەنجامی هەڵبژاردنەکانی پێ بگۆڕێت لە پێش هێرشەکەی 6 2021 بۆ سەر کۆنگریسی ئەمریکا. ئەوسا لەو ڕۆژەدا سەرۆک ترامپ داوای لێکردم لە سەر و دەستوری دانێم، بەڵام من دەستورم هەڵبژارد. هەمیشە وا دەکەم. بەڕاستی باوەڕم وایە هەر کەسێک خۆی بخاتە سەر و دەستورەوە هەرگیز نابێت ببێتە سەرۆکی ئەمریکا. ترامپ هەوڵ دەدا دادگایکردنەکان دوا بخات تا پاش هەڵبژاردنەکانی ساڵی 2024. بەڵام هەندێک لە شارەزایان دەڵێن ئەوە خزمەت بە دەنگدەران دەکات بزانن ئایا بە بێتاوان یا تاوانبار دەناسرێت، بە تایبەتی لەسەر ئەو تومەتانەی پەیوەستن بە هەوڵدان بۆ ڕاگررتنی گواستنەوەی دەسەڵات بە ئاشتیانە بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکادا. بۆ سندی سین حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.